هەمیشە لە بینی ژن و پیاوە کێشەیەک هەیە بە تایبەتی بۆ ئێمەی پیاو کە ناتوانین بەروار لە بەرکەین بەرواری تر هاوسەرگیریمانە مارە بڕینمانە لەدایکبوونمانە نازانم کێشەکە چیە پیاو زۆر گرنگی بەم بابەتە نادا بەلایەوە زۆر بابەتێکی خۆی بابەتێکی گرنگە هیچ بابەتێک ئەوە بڵێ گرینە بێ بەس بۆچی لای ژنان جیاوازە واتە لە بیرچوونەوەی بابەت لەگەڵ پیاوە من دڵنیام زۆر جیاوازە ئێستا لێرە کۆمەڵە پیاوانە مەرەمیان لەگەڵ ما هاوڕان لە هەندێک بابەتدا ژنان زۆر وتوریاتر نازانم بۆچی ئەتوانن بە ژمارە لەبەریکەن ئەمە تەوەریە من ڕۆمانەوەیە تەوەریە من ڕۆمانە ئاکاتە باز لە جیاوازی لە بیرچوونەوەکەین لە نێوان ژنان و پیاوانە با بزانین کام لایەن زۆرتر بۆ نمونە شتەکان لە بیرەکە یاخود کامیان ورترە لە بابەتەکانە بابەتانە گفتوگۆکەین لەگەڵ خات و ڕێزان نادر کە بەڕێزیان سپۆڕی ببورە توێژەری دەرونین ئەمڕۆ لە ستۆدیۆ ئامادەیە خات و ڕێزان سڵاو لە بێم کاتەوە زۆر سپاس و بەیانی هەموو لای باش دووادارم لانا ئەمڕۆ وەڵامی کۆمەڵک پرسیاری لە دەستکەوێت ئەزام زۆر بەجددی چوو بە ناو مەوزوعەکەوە باشە ڕێزاخان تۆ خۆ لەگەڵ لە بیرچوونەوەیە نێوانت چۆنە؟ خۆی بابەتی لە بیرچوونەوە ئێمە وەکو ژن چکە لە مناڵێەوە پەروەردە کراوین زۆر بە دیقەت ئەبین و وەشتیشمان بەسەر کراوەکو چۆن مەسەن کە کچمان ئەبێت هەر لە مناڵی و فێری ئەەکەین ئەو شتە بخەرە شوێنی خۆی ئەو شتە دانێ ئەو شتە کۆکەرە ئەو شتە بێنە بەرپرسیارەتەکەیتە ئەستۆی کچەکەوە کوڕەکە ئەستۆی پەروەردەی زۆر لەلایەن ماڵەوە ناکەوێتە سەری لە مناڵیەوە ئیتر فێر نابێتەوە مەسەلا هەر لە مناڵی و تۆپەکەی لەکوێ فڕی ئەیە گۆرەیەکەی پێی لەکوێ فڕی ئەیە هەر شتێکی پێی هەیە لە ماڵەکە فڕی ئەیە جاوەستەیری منیشەکات ئەزانێ منی تۆزە لەو بابەتانم بەم شێوازە لەم پەروەردەیە لە مناڵی و فێر نەکراوین دایمە بە دوچوونەکە دایکمان بۆمان ئەکا چکە ژن ئیتر کۆکردنەوەی ماڵی کردووە پەروەردەی ئەستوی خسۆتە سەر خۆی ئەجا کۆکردنەوە و شت هەڵگرتن کە کاتێ پیاوەکەی هاتوۆتەوە کلیلی سیارەکەی لێ وەرگرتووە شتەکانی لێ کۆکردوت و خسۆتێ شوێنێ بۆی بەیانی کە بڕوات ئەم بەرپرسیارەتی هەڵگرتووە ژنەکە هەموو یاوێتە دەستی ئەمەوە لە مناڵەکە لە کوڕەکە هەر لە مناڵیەوە بیرچوونەوەی ئەو بابەتانەی هەبێت کە زۆر گرنگی پێنەیە مەسەڵەن بۆ نمونە باسی عیدی میلادمان کرد لەوانە یان ڕۆژی عیدی زەواج لە مناڵیەوە کە کوڕە بێ لە دایک فێر نەکراوە ئیمڕۆژی عیدی میلادی دایکێتی یان خوشکێتی یان باوکێتی هەتا فێری بکەی ڕابێنین چکە ئەگەر ڕاهاتن لەسەر ئەمە نەکرێ بەڕاستی لە گەورەیە فێر نابێت ناکرێت لە 25 ساڵی ژنێ بێنەوە ڕۆژی دوای یەکسەر بۆ ساڵی داهات و بیری بکێتەوە کە عیدی میلادێتی و فێر ببێ نەخێر فێر نابێت چکە ئەمە لە مناڵەوە وا ڕاهاتووە کە فێر نەکراوە لەبەرەوە ئێمە لەم ورکارە جیاوازیە کە ئەڵێ ژن شتی لە بیرەوە ئەشی نووسێتەوە و دایمە هەموو شتەکان بە دیقەترە لەبەرەوەی پەروەردەکەی لە مناڵەوە ئێمە فێرکراوە ڕاهاتوین و ئەستۆی هەموو بەرپرسیارەتێکی خودی ناوماڵەکە ئێمەی پیاونیە باشەوەتە ئەمە زۆر هینمان نییە لەمە کێشەی کەوتۆبانی خەتای ئەمە بەزاش بە پاڵی لێمەرەوە ڕێز ئاخر ئێمە ئەڵێن ئێمە سەر لێرایە بەڕاستی ئەبێت جیلەکان جیاوازکەین ئەگەر باسی جیلە کۆنەکان بکەین بەڕاستی ئەو کەم و کوڕیانە هەبووە بەڵام ئێستا ئەبێ ئیشی تیا بکەین ناکرێت بڵێ ئەمە هەروە هاتووە هەر باوا بڕوات بیرکردنەوەی ڕگەزی مێ لەگەڵ ڕگەزی نێر ینی جیاوازی ئاراستەکانی خات و ڕێزان ینی بۆ منە خۆمە تەنها باسی عیدی میلاد و یادیان لە دایکبوون و چوزانم یادی هاوسەرگیری ئەوانە نییە خەڵکێک هەیە پاسپۆردی سۆشال میدیاکەی بیرەچێ پاسپۆردی کۆمپیوتەر و مۆبایلەکەی بیرئەچێ ینی تەنها لەم بابەتەیە چڕی نەکەینەوە پێمانە بێت لە بینی دو هاوسەران کێشەیە گرفتە بەڵام بۆچی پێت وانێت جیاوازی ئاراستی بیرکردنەوەکان لە بین پیا و ژنە جیاوازیەکی هەیە یعنی بۆ نمونە ئەوان زیاتر تەرکیز لە ئاراستەکەکەن و پیا و کۆمەڵک ئاراستی تر لە مێشکە گەڵاڵە ئەبێ بۆیە ناتوانێت کوی کاتەوە بەدڵنیایەوە ئەگەر هەر باسی شیکەین ئەڵێن ژین لە ڤینۆسە پیاو لە مارسە یعنی لە دوو کەوکەپی جیاواز لەم دوو کەوکەبە جیایە عنی ئەرز و ئاسمان وەکو شەو ڕۆژ چۆن فەرقەکان ژن و پیا وای چکە ئێمە جیاوازیمان هەیە لە ڕووی جەستەییوە لە ڕووی هۆرمۆناتەوە لە ڕووی بیرکردنەوەمانەوە لە ڕووی ڕفتارمانەوە لە ڕووی چۆنە ڕووین بەڕێوە مەسەن پیاوێک بێنە بە پێڵایەکی بەرزۆ بەحیاتی ناتوانێت بڕوات تا فێری نەکەی بەس کچ لە ئۆتۆماتیکی لە 3 ساڵی ئەتوانێت پێڵاو بەرزەکە لە پێکاو فێر بێ و بڕوە ئەم جیاوازیانە زۆرە
زۆرە بە حکمی چی بە حکمی فیزیایی جسمەکانمان کە بۆ مێشکمان ئێستا پیاو ئەگەر بڵێن لە ماتماتیکا لە ڕاضیاتە زۆر زیرەکە ئافرەت بەعکسەوەیە ئافرەت لە ڕووی زمانەوە زیرەکترە یعنی ئەگەر جیاوازیەکان بێنین بگرین ئێمە زۆر جیاوازە پیاو مثلا لە شت فرۆشتنا زۆر زیرەکترە کە شت بفرۆشێت وەک لە ژن ئەتوانێت شیرینێکی جوان دروست کات ئەتوانێت بەس پیاوەکە بیفرۆشێ ژنەکە ناتوانێت بیفرۆشێ لەبەرەوە جیاوازیەکانمان هەر لە مناڵەوە کە سروشتیە کە یەینە دنیاوە بە دوو جیاوازی جیابۆڵێ بۆیە لە ژن بۆڵێ کوڕ بۆڵێ پیا بۆڵێ لەبەرەوە جیاوازی فیزیاییمان جەسەمان شکڵمان جیاوازترە بەڵام ئەکرێت بەبەیەکیش نەتوانین بژین ناتوانین بەبەیەکیش چونکە هەردووکمان تێکەڵی یەکینوە هەردووکمان تێکەڵاوی ئاراستەی شتەکان پێکەوە ئەکرێت شتی جوانی لێ دەرەچێت ناکرێت بڵێن ژن زۆر باشتر لە هەموو شتێکە پیاو خراپتریان پێچەوانە بێت نەخێت هەردوو لا بەپێی پێویستی خۆی شتەکانی باشە بەڵام بیرچوونەوەکانمان ئێمە لەبەرەوەی زۆر بە دیقەت دایمەشت بیرەکەینەوە ئەو کێشەیەمان هەیە زۆر وردین لەسەر شتەکان پیاو قەرەباڵغە ڕۆژانە هەزار مەسئولیاتی گەورەی بەسەر شانەوە هەیە ژن ئەو مەسئولیاتە گەورەی بەسەر شانەوە نییە کە بتوانێت ئەو مەسئولیاتە مەسەلەن ئێمە لە پەروەردەیە مەسئولیاتی ماڵەڵێ پیاو ئەبێ بیبا بەڕێوە بە ژنوا پەروەردە نەکراوە بڵێ مەسئولیاتی ماڵە سەر شانی ژنەکەی لەبەرەوە پیاو ئەوە سەرقاڵە ئەوە کاچێتە دەرەوە معیشەتی دەرەوە دابین کە بۆ ناو خێزانەکەی بیری نییە بەیانی چی بخوایان چی کراوان کەی حەفلێکی کێ خۆشیەکانیە لەبەر ئەوە ناچارە پیاو سەخڵەتیەکانی کەی زیاترە وەک لەوەی کە بەرژەوەندیەکی ئێمە وەکو ئافرەت زۆر مهمە بەلامانەوە عیدی میلادێکی جوانمان سوپرایسێکمان بۆ بکا پیاوەکە زۆر بەلامانەوە گرنگترە ئەی باشە ئەی مەساریفی ئەو سوپرایسی کە بۆتەکە کێ ئەیکا پیاوەکە پێیەکە کەواتە نابێ ژنەکە گلەی لێ بکە کە بڵێت تۆ ئەمە و بیر نەبووە چکە ئەو دابینکردنی مەسرەفەکە ئەکا لەبەرەوە گرنگ نیە ئەگەر بیریشی بچێت با پێکەوە تۆ بیری خەرەوە قەیچەکە یارمەتی بە بڕیاری مطلق نیە یەکسە بڵێ ئەمە بەلایەوە گرنگ نییە ئەمە زۆر هەڵەیە ئەمە زۆر هەڵەیە هەموو ژنێک یەکسەوا بیرەکاتەوە خۆشی ناوێن بیرم لێ ناکاتەوە ئیتیمام نایە بە خێزانی من گرنگ ژی لە دایکبوونەکەی خۆشی بیر نییە خاتۆ ڕێزان نەک ساڵیادی هاوسەرگیرێکی ئەوە من بەسەر ماتەوەمە ئەو نمونانی کە باسی کالانە دڵنیا وەر باسی بناک هەموو پیاوێک بەسەریە یعنی من لێرە داکۆکی لە هەستی بکەین کە هەستی پیاوە کە هەستی بیرکردنەوەیەتی یان بۆ بۆ چوونێتی خاتو ڕێزان لە دنیادا هەندێک ڕاهێنان هەیە یادیە بەهێزەکە یادەوەری مرۆڤ بەهێزەکە پیاوەتوانێت ئەوانە بکا بۆ کێشەی لایژم چارەسەرکە بەڵێ ئەتوانێت بەس لە هەموو شتێکی شاگرنگ نییە ئەمە ئیلا پێداویستی ئەم شتە بکەی بۆ هیزەتکردنی خۆت یارمەتی بی بۆ ئەوەی خۆ زیرەکەیت و یا مێشک بخیتە حرەکە پێویستێکی لاوەکیە کە زۆر گرنگ نییە ئیسان بتوانێت بیکات چونکە تۆ کە کەسێکی هەڵبژارد و خۆشەویست و هێناتە ناو ژیانی خۆتەوە ئەمە گرنگە ژنەکە بێ بە پێچوانەوە بیرکاتەوە نەگەڵ ڕۆژێک کە بیر نەبوویتم خۆشەویستی نیم ئەی بۆ لەگەڵ تاژی ئەی بووی تۆی هەڵبژاردووە ئەی بۆ لەگەڵ توە ئەی بۆ ڕۆژانی کە ئەتوانێت پێداویستی بەرژەوەندی ئەوەی کە ئەو ژنە ئێوێ هەمووی بۆ دابین کە ئەمە خۆشەویستی نییە بە خۆشەویستی لە یەک ڕۆژانەیە کە ئیلا ئەو ڕۆژی عیدی میلادە بێ عیدی زەواجەکە بێیان بڵێن بۆ هەر شتێکی گیادەوەریکە ئەوە نییە نەخێن ئەو دەقەیە کە پیاو جیاوازترە بە ژن لە بەروی بە هەستی سۆزداری زۆر بیرەکەینەوە بەس پیاو بەو سۆزە سۆزداریە نیە چکە کە قەرارێکی یاوە خێزانێک هەڵبژێرێ معنا قەرارێکی سابەتی یاوە ئەو کەسی خۆشەوێ بۆ کەسە هەڵبژێرێ و لەگەڵ یا ئەبێ لەبەرەوە ئێمە ئەبێت هاوکاری بکەین وەک لەوەی کە تووڕێیان کەین ئێمە زیاتر ئیش بۆەوە ئەکەین بەرامبەرەکەمان پیاوەکان زۆر تووڕە ئەەکەین ژنان بۆ گلێ با لە خانمان بکەم بە گشتی کە ڕۆژێک شتێکی بیرەچێت ئیتر ئەو ژنە ئەو ڕۆژە دنیاوە ئەزانێت ئیتر کاول بووە چکە ئەم پیاوە ئەو شتەی بیر نەبووە نەخێت هەفتەی پێشەوە بیری خەرۆقی چێکە خۆمە جوانە ئەمان حەزیان لە چێخانمە حەزمان لە سوپرایسە کاتی نەماڵۆشمان بە حازرکردن و بۆمان ئامادەکرا چکە پیاوەکە خۆش شێویت لە بەروی کە بیرێتی نەخێ بە پێچەوانەوە ئەتوانی هەفتەیە پێشەوە ئامادەیەکەی چکە پیاوەکەی تۆ سەرقاڵە ئیشەکە کاری هەیە بەرژەوەندی شتەکانی کەی گرنگترە کە دابینی کا بۆ خێزانەکەی وەک لەو ڕۆژە هاوکاری بکە قەیچەکە سوپرایسەکە با پێکەوە بێ خۆمارەوە نییە بەس کولتوری ئێمە ئەمە زۆر بە سوپرایس و بە مۆدیان لە ناو ڕۆژ ئاوایەکانە زۆر بۆ شێوازە قورساییان دروست نەکردو بۆ یەکتری بەعکسە ئەوان هاوکاری یەکەکەن هەفتەی داهاتوو عیدی میلادمەیان
شتێکمان هەیە پێکەوە یان یادی زەواجێکمان هەیە چی بکەین حەفلەکە چۆن بکەین کێ بانکەین چی ئامادەکەین ئەوان چی گرنگە بەلایەنەوە اقتصادەکە چەنی پێ ئەچێت ئێمە حەدبیر لەو مۆزوع ناکەینەوە ئێمە پێچەوە نەڵێ پیاوەکە چیمان بۆ بکە بیر لە اقتصادەکە ناکاتەوە پیاوە داماوەکە چەند بعد اقتصادەکە لەو حەفلەیە ئەچێتە سەری ئێمە وەکوش خانمان بیر لەو شتانە ناکەینەوە باشە ڕێزاخان خۆت باسی لێەوە کردوتت ئەمە پەیوەندی بەوە هەیە کە ڕەنگە لە مناڵیەوە ئیتر کوڕان بۆ شێوازە پەروەردە کرابێتن و گەورە کرابێتن چۆن لە تەمەنێکی گەورەیەوە ئەتوانی کار لەسەر ئەوە بکەی بۆ نمونە بەتەنها باز لەوە ناکەین کە ساڵادی هاوسەرگیریان بیرچوو بێتەوە ساڵادی لە دایکبوونی هاوسەرەکانیان یا خودی خوانیا خودی هەر شتێکتر ڕەنگە زۆر کات لە کاروباری ڕۆژانەشا بۆ نمونە هەنێشت هەیە لە بیری بکەن تەنانەت زۆر کات کلیلی ئەو ماڵی کە ئەو کەسەی تیاژی زۆر کات ئەو کلیلیان لەبیرە چیا خۆت چەندین بابەتی نێری بۆ شتێک هەڵی فلان و فلانم بۆ بکڕا ئەبینی لە سێ شتایەک شتە بۆ کرێت توێتەوە بۆ ماڵەوەی ترین بیرچووە یعنی ئەمانە چۆن کار لەسەر ئەوە بکرێت کە تۆزە کۆنتترۆڵی ئەو بابەتانی خۆیان بکەن بەڵێ پیاو کە ئەڕاتە بازار بیری هەموو شتەکانی نییە ئێمە با فێرمی قایمەیەک دروستکەین بینە دەستی هیچ عیبەیتیانە ئێمە ژنان خانمانی ئێمە بەڕاستی قەدەم مەسئولیەتانە ناخاتە سەرشانی خۆی هەمویاتە سەر پیاوەکە بە ئەم گلیانەی زۆر لە خانمانەکەم لەوە چێ پێشان خۆش نەبێت ئێمە فێری ئەوە نین قایمەیە دروستکەین بۆ پیاوەکە بڵێن ئیمڕۆ ئەومان بۆ بکڕم اینجا شتێکی کە ئەبێ بکەین ئەگە پیاوەکانمان فێرکەین یەک پلانی هەفتەکە دروستکەین بە سەلاجەکە تۆ هەڵی واسە ئیشەکانی ئیمڕۆ چی هەیە بۆی دابینکە بۆی بنووسە بڵێ ئەمە بکە ئەمەمانەیە ئەمە پێویستەکانە ئەمە بکە هەتا وای لێکی فێرە بێ و ڕایەت بەس ماوەیەکە پێچێ نابێ بێزاربی نابێ بێتاقەت ببیت هەتا خۆی وای لێت وردە وردە لەگەڵ ئەم شتەیە ئەگونجێت و فێر ئەبێ و ڕایە بەڵام ئەگەر بێت و هەر بە دەمی شت بە پیاو بڵێ بیری ئەچێتەوە کە چۆن ناو سیارەکەیەوە و ساڵە سیویتی سیارەکەت بیچۆتایەکە سەرەوە بۆ سیویچەکەی و ئەڕاتەوە دەکەڕەتی کا پرسێ دەڵێت چی بکڕم لە بازار لەبەرەوە ئەمە هەڵەیە بەدەم نابێ بە پیاش ئەمە بۆ شتکڕین ئەی بۆ ئەو کلینیک کە بۆ منە بیرێکە کە خۆی لەو ماڵەیە ئەژێ ئەمەیان بوو بەڵێ شوێن هەڵواسە لە لای دەرگاکەتەوە گرنگە لە هەموو شوێنێکی ماڵە ڕۆژ ئاوایەکانە ئەم کێشانیان بۆ خۆیان نەهێشتۆ بەس ئێمە هەمانە چکە لەبەرەوەی ئێمە ئیشی پراکتیکی بۆ خۆمان ئاسان ناکەین لە ناو ماڵە هەمیشە ئیشی پراکتیک زۆر قورسەکەین بۆ خۆمان کری لەو ناوە کەوتووە شتێک لەو ناوە کەوتووە پێویست ناکە خانمەکە توانێت یەک شت بکڕێت بۆی کە کلیلەکانی پیا هەواسە لای دەرگای حەوشەکە پیاوەکە کە ئەڕوا سەیرێگەکات کلیلەکە هەرچی کاراسانی هەیە بۆ پیاوی کرد ئەمانە کێشەکانە بۆ ئاسانە لە ناو ماڵە من بۆیە پێ دەڵم من خۆم لە ناو ڕۆژ ئاوایە ژیاوم ئەوان کێشەی پراکتیکی کە نەبێ بە بینی کێشەی بینی ژنوبیا و بۆخۆیان چارەسەری ئەکەن لە ماڵە کتیشەیە لە کورداری خۆمان قسەیەکی زۆر جوانە لە ئەقل هەموو دقەیەک میوانی مرۆڤ نییە یعنی بڕاتە بە من خۆم نمونەیەکە گەڕمەوە کە ڕەنگە بەلاتانەوە سیر بۆ بکەمێک جێگەی پێکەنینە کلیلم پێ بووە یان ئەگە کلیلم پێ نەبوو بێت چوومەتەوە بە ماڵی باوکم بۆ نمونە لەسەر دەرگاکەوە خۆم هەڵاوەتەوە ئەو دی و دەرگاکەم کردوتەوە و چوومەتەوە ئەو دی و یعنی خۆم دەرگام لە خۆم کردوتەوە جارێکتر کە تۆ مەفروض نییە کە تۆ چوویتەوە دەرگاکە بێت چتە ژوورەوە یعنی دەرگاکەشم کردوتەوە هەندێک جار مرۆڤ زۆر جار بەهۆی مەشغەڵەتەوەی کە تۆ باسیەکەی مێشکت کە بە چەند ئاراستەیەکدا ڕات بیرتە چێتەوە جا من بیستم باسی بیکەم بە پرسیارێکی تریش ئێمە کە تووشی ئەم حاڵەتانە ئەبین بۆمە ئەمە بیرچوونەوەیکی کاتیە بیرچوونەوەیکی بەردەوام نییە مرۆڤ چۆن جیای بکاتەوە لە بیرچوونەوەیکی بەردەوام یعنی ئەوەی کە لانە باسی کە ڕاستە ڕەنگە بۆ من شتێک بێ بڵامەوە حەقەتە شتێکی لاوەکیە بەڵام ڕەنگە گرفت بێ بۆ هاوشێوەکانی وەکولانە ئەوەی کە ئێمە باسمان کرد هەموو وانینەوەز بۆ نمونەیەک باسمان کرد بۆی بینەرانمان زۆر لایەن ڕوون دەکەنونەمان هێناوەتەوە یعنی هەندێک ژنوپیاوەی تەنانەت کێشەی جابنەوە لەسەرمانە ڕوویاوە کەوتوتی ئەو گرنگی پێ نایە و بابەتێکی بەلاوە گرنگە چۆن تێبگات کە ئەمە بیرچوونەوەیەکە چووەتە قۆناغێکی نەخۆشی قۆناغە نەخۆشیەکان ئێمە سەربەر تووشی ئەلزایمەر بوو بێت خۆی زۆرینەی ئەلزایمەر لە ناو پیاویشە ڕوئەیە وەک لە ژنە نەخۆشی ئەلزایمەر ئەگەر بزانین ئێمە حاڵەتەکان مەسەلەن ئەگەر لە هەفتەیەکە 7 ڕۆژی کلیلەکەت بیر بچێت ئەبێ بە دوچوونی شتێک هەیە ئەگەر یەک جار بێ 2 جار ڕووبە ئەوە کاتیە و
مەشغەڵەتی تو کێشەکانە ئاسایی ئەبێتەوە لەوچە لەو فترە سترێسێکی زۆر یەجگارە لەسەر بێ کە نەتوانی کۆنتترۆلی مێشکی خۆتکەی کە تەرکیزکەی شتەکانی لەکوێ بەڵام ئەگەر بێت و بڕۆیتەوە بۆ ماڵەوە ڕێگاکەی ماڵەوە لێ تێکچوو چەند جارێک ئەمە ئەبێ بە دوچوونی بۆ بکەین هاتیتە ماڵەوە بیری چوو کە دوێنێ و پێرێ و بەسەر پێرێ شتەکانی لەکووا دانابیرە نەکەوتەوە ئەمانە کێشەیەکی بەلەو ئەلزایمەرەوە زۆر کەس هەیە با بزانەنەت بۆ خۆتان لە تەمەنی 30 ساڵیەوە دەست پێ ئەکا بەکەمی بەڵێ لە تەمەنی 30 ساڵەوە ئەلزایمەر دەست پێکا لە مەجموعەیە کەسە چونکە بە حکمەوەی کە لە عایلەیە هەبوو بێ ڕووی یابێت لەوە ئەچێ ئاسان نەقڵ ببێتەوە بۆ کەسانی دەوروپش ئەبێ ئەمانە بەهاند وەرگێت و ئاگای لە خۆی بێت و هەر نەڵێ قەیناکە هیچ نییە چکە لە 30 ساڵیە یان لە 40 ساڵیە ئەگەر هەستە پێکرد بۆی کە چویتێتە ئەو حاڵەتی ئەلزایمەرەوە ئەبێ بەڕاستی زوو فریا بکەیت و بچیتە لای دکتۆر و بۆ ئەوەی عیلاج وەرگریت و ئەوەی کە کاگادیش باسی کرد چۆن مێشکە بەهێزکەیتەوە لە ڕووی خوێندنەوە لە ڕووی تەرکیزکردنەوە لە ڕووی ئارامکردنی شوێنەکانەوە سترێس لەسەر خۆت نەهێڵیت کەسانێک کە زۆر سترێز دەبێت بەڕاستی یعنی ئێمە بێ ئەوەی کە بچوونەوە ئەڵێم ئەبێ شتێکی کەش ئاگامان لێبێ ئەگەر هەر لە حاڵەتی سترێسیا بین و هەر لە حاڵەتێکا ببین کە ئەوەی ئاگامان لە خۆمان نەبێت لە پراوامان لێ بەرەو نەخۆشی ئەمان بە یعنی ئەبێ ئەو کاتە فترانش کەم بێ کە ئێمە سەرقاڵی ئەم هەموو مەژاقەڵەتەین و ئیتر شتمان بیرچێتەوە ئەم جیاوازیانەش ئەبێ بکرێ لە بینی مرۆڤەکانە ناکرێ هەر بڵێ من پیاوم و مەشغوڵم و من وا ڕاهاتوم وەکو کاگاری باسیە کرد حاڵەتی ئەلزایمەرەکەشمان بیر نەچێت کە تووشی ببین ئەمە ژنانی شانبەشانی پیاوان خات و ڕێزان ئەوانەیش ڕەنگە زۆر کات ناو کۆمەلگایە کار بکەن لە دەرەوە بن بە تەنها لە ماڵەکانەوە نەمامنێتەوە ئەوانیش ڕەنگە بەهۆی جەنجاڵ و قورسی ژیانەوە ئەوانیش بە هەمان شێواز ڕەنگە زۆر کات ڕووبەڕووی ئەم لەبیر چوونانەوە بن کاتە بەڕای تۆ چەندە گرنگە لەگەڵ دەرکەوتنی ئەم حاڵەتانە کە دووبارە بێتەوە لە هەفتەیەکە لە مایەکە چەند جارێک ئەم بابەتانە دووبارە بێتەوە چەندە گرنگە بە زووترین کات سەردانی پسپۆڕێکی دەرونی بکەن سەردانی توێژێرێکی دەرونی بکەن بۆ ڕاوێشکردن لەگەڵ ئەوانە ڕەنگە زۆر کات ئەو بابەتانی کە پەیوەندی بە دەروونمانەوە هەبێت پێمان شەرم بێت کە سەردانی کەسانێک بکەین بۆ ئەوی کە ڕاوێژیان لەگەڵا بکەین و گرفتە دەرونێکی خۆمان چارەسەر بکەین ئێستا لە ئێستایا بەڕاستی هەردوو لا سەرقاڵە چ ژن چ پیاو بەڵام سەرقاڵەکەی پیاو زۆر زیاترە چونکە بە حکمی مەسئولیەتی پیاوەکە زۆر دەجار زیاترە لە ژنەکە با بڵێن ناڵم ژنەکە زۆر نییە بەڵام پیاوەکە هەر زیاترە بە هەموو شێوازەکانە لەبەرەوە ئەکرێت ئێمە ئەگەر هەستمان بەوانە کرد زوو وتم ئەگەر لە هەفتەیەکە 7 جار ئەم شتە ڕووبا ئەبێ پرسیارە لە خۆمان بکەین بۆچی وامالیات و جاری وا دەرگاکەی داخستووە ئەڕوا بۆ ئیژەڵە نا دەرگای ماڵمدا نەخستەوە یەکێکەلانی کابێ ئەمە ئەلزایمەرە چیتۆ بۆ ماڵوسەیەکی دەرگاکەشە داخستووە ئەمە نەخۆشیەکە کە بێ بزانێ یان نەڕوات بڵێ تەباخم نەکوژانەوەتەوە لە پڕایەتەوە بۆ ماڵ و خانم سەرەکە تەباقیش کوژاوەتەوە کەواتە ئەمە ئەبێ پرسیارە لە خۆی بکاو بەڕێ بە دوچوونی دەرونی بکەوە شەریشمان نابێ هەبێ بەڕاستی ئێمە ئیتر بەعزە شتێک لەو زروفە ئەو ساڵی 2021 ئێمە لە شەرما بژین و بۆ خەڵک بژین و نەکرێ هەنگاو بنین نەتوانین گفتوگۆ بکەین نەتوانین پرسیارە بکەین ئەمە گرفتەکان بۆ خۆمان دروسە بێ گرفتەکانمان بۆ خۆمان قورسە بێ خۆمان لە ناوەچین باوەڕ کە مردن و خۆشی هیچ کەسێکی گرنگ نیە بەلایە تۆ بژیان بمرید کاتە خۆت گرنگی بەلای خۆتەوە کە بژیت و کە بەردەوام بیت و کە هێزبەریتە خۆت و کە کەسێکی تەندروست بی لە ناو کۆمەلگایە بۆ هیچ کەسێک بەرەو کەسانی کە چکە خاستن بۆ خێزانتە تۆ بۆ خێزانت ئەژی گرفتێکی شێ هەبێ نابێ شەرمە پێ بێ نابێ بیشاریتەوە بچۆ بە هاوسەرەکەت بڵێیان بۆی کە بە پێچوانەوە لەگەڵ یەکتری هەستەکەم شتێکی وامە هەستەکەم ئەم شتە ڕوویاوە چی بکەم بۆ ئەوەی هاوکاری بکەم یارمەتی یەک بن لەوە جێ بە قسەکردنی یەکی زۆر یارمەتی یەک بن وەک لەوەی کە گفتوگۆ و قینە بەرایەتی وەکو کاگاریەڵێ جیا ببنەوە بچنە مەحکەمە وەڵا ئەو ڕۆژەی منی بیر نەبووە و یانی تیمان بە من نایە و منی خۆش ناوێ مەسە لە گەنجەکانە زۆر ئەم کێشانەمان تیا دروسە بێ دەست و چاو خۆشخات و ڕێزانادە توێژەری دەرونی سپاس بۆ تۆ بە هیوام ئەم گفتوگویانە تێڕوانینەکانمان سەبارەت بەم بابەتە بگۆڕێت